بەناوی خۆی گەورە سەبارەت بە سەرۆکایەتی شارەوانی سەید سادق لە ڕاستیدا شارەوانی سەید سادق لە ڕووی نفوسەوە تقریبا نزیکی لە 100,000 هاوڵاتی ئەبێت کە شارەوانەیەکی پلەیەکە ڕێژەی دانیشتوانەکەی زۆرە فراوانە شارەوانەکەمان ئێمە هەوڵی زۆرماندا لە سەرەتاوە کە ئەم شارەوانە بکرێت بە شارەوانەیەکی نایاب بەڵام بەداخەوە وتیان لەبەر ئەوەی کە نەکەوتوتە ناو سنتەری پارێزگاوە ناتوانێت پلەکەی بگۆڕێ بۆ نایاب. ئێمە فەرمانبەرەکانمان ژمارەیان 165 فەرمانبەرە لەم 165 فەرمانبەرە دابەش بوون بەسەر هەموو بەشەکانمانە تقریبا 12 بەشمان هەیە بڵێن هۆبەی لە ئێستادا هۆبەکانمان هۆبەی کارگێڕیە مڵکایەتیە مۆڵەتی بینایە نەخشەدانانە ئامێرەکانە ژینگەیە باخچەکانە زیادەڕەویە وردبینیە لەگەڵ خەرجی و داهات و بەو شێوازە دابەش بوون بەسەر سەرجەم هۆبەکاندا لە بەشی باخچەکان باخەوانمان هەیە تقریبا نزیکەی 7-8 باخچەمان هەیە و جەزرەوەسەتێکی زۆرمان هەیە 40 بۆ 45 باخەوانمان لە بەشی باخچەکان کار دەکەن بەشی زیادەڕەویمان هەیە کە لە سنووری قەزای سەید سادقدا کێشەی زیادەڕەویمان زۆرە بەڵام سوپاس بۆخوا ستافەکەمان ستافی زیادەڕەویمان زۆر بە چالاکانە و زۆر ماندوونە ناسانە کارەکانی ڕۆژانیان ئەنجام دەدەن دەستخۆشیان لێ دەکەین سەبارەت بە بواری نەخشە ئێمە کارمان لەسەر نەخشەکانی شارەوانی کردووە دووسێ گەڕەکمان کێشەی نەخشیان تا ئێستا هەیە دانێکیانمان گەڕێکێکمان چارەسەر کردووە دوو گەڕێکمان ماوە لە ئێستادا لە قۆناغەکانی کۆتاییدایە بە مەبەستی پەسەندکردنی کۆتایی بۆ هەردوو نەخشەی گەڕێکی ئاشتی و گەڕێکی ئۆشتەپان سەبارەت بە پرۆژەکانمان کە تایبەتە بە هۆبەی هونەری کۆمەڵی پرۆژەی زۆرمان سوپاس بۆخوا لە ئێستادا دەست بەکار بووینەتەوە و بەگەڕمان خستوەوە بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک لە ئێستادا ئەو پرۆژانەی کە دراون بە کۆمپانیەکان پرۆژەی کۆمپانیای جوانەمان هەیە پرۆژەمان هەیە کۆمپانیای لۆرپەی پرۆژەمان هەیە کۆمپانیای وەستا لە ئێستادا لە بواری جێبەجێکردنە پرۆژەکان 4 پرۆژەمان هەیە لە بە جێبەجێکردنی ڕاستەوخۆ تەنفیز باشر شارەوانیمان لە ئێستادا جێبەجێ دەکات و لە بواری جێبەجێکردنتان پێم باشە بە شێوەی مەیدانی سەردانی ئەو پرۆژانە بکەین کە لە ئێستادا لە کاردان و شارەوانیمان هەوڵ و کۆششێکی زۆری داوە تا گەیاندوێتی بەم حاڵەتە و لە ئێستادا کار دەکەن بەڵام ئەوەی کێشە و گرفتی ئێمە لە ڕاستیدا نەبوونی نەختینەیە نەبوونی سیولی نەقدیە لە بانکەکاندا ئەوە زۆرجار کێشەی بۆ ئێمە و بە پرۆژەکانمان دروست کردووە داواکارین لەو بوارەدا لەو ڕۆوە هەوڵ و چارەسەرێک بۆ ئەو گرفتانەمان بدۆزنەوە بە تایبەتی سنووری قەزای سەید سادق کە گرفتی زۆرە داواکارین لە بەڕێوەبەرایەتی گشتی بانکی ناوەندی هەرێم چاوێک بخشێنەوە بە پرۆژەکانی سەید سادقدا و زیاتر هەوڵ و ماندووبوونی خۆیان بخەنەکار بۆ ئەوەی پرۆژەکانمان نەوەسن. وەکو بەشی تەجاوز لە سەرای بەشی تەجاوزات ئیش و کارەکانمان لەخوا بەزایبوونەی لەجنەکانەوە هاوکاری یەکین تەواوکەی یەکی نیشەکانمان بە ڕێکوپێکی ئەڕوا خەڵکانی کەژیهان هاوکاریمان نەکەن خەڵکی وایە هاوکاریمان ناکات سە کابرا مەسەڵەن خانوو کاتەوە خانووەکەی کە تێگەیات سەر لە نوێ کە دروستێکاتەوە جاری وایە تەجاوزەکات تەجاوزەکەی پێ لا ئەوێن ناڵێن یانێ ئێمە گەر لەجنەکان نەبێ ئیشمان پێ ناکرێت یعنی شەو ڕۆژ ماخسوتە سەریەک کە ئیشەکانمان بە جوانی بە ڕێکوپێکی بڕوات دەستگا ئەمنیەکانی لەخوا بەزایبە هاوکاریمانەکەن تەجاوز لێ بێ مەسەلەن ئەگەین بێ ئەیکەن بە کتاب و شتکاتێکن تەجاوزەکەی پێ لا ئەبێن ئەمانەمان هەیە مەسەلەن یعنی ڕۆژانە تیشی بمانەوێت تووشی هەر گرفت دەبی گرفتەکە ئەبێ وابێ ئینسان نابێت لە خۆی هەڵچێت و لەگە کابرا مەسەلەن ئەبێ هاوکار و تەواوکەری یەک بین ئێمە بە پسوڵە ئاگاداری ئەو کەسانەکەن کە تەجاوز دەکات ئەگەر تەجاوزەکەی لای برد لای نەبرد ئێمە یەن بە محکەمە ئیجراعاتی خۆی دەکات و ئێمە بە لجنە دەرەچین تەجاوزەکەی پێی لا ئەبێ. بەناوی خۆی گەورە گەشتێکی بە خێراتنتان دەکەم
من ناوم خليل محمد صالح برپرسی جینگل شاروانی سیسایق و بۆ ماوەی دو ساڵ و نیوە دەست بەکار بووم لەو بەشە. ئیشی ڕۆژانەی ئێمە ئەوەیە لەگەڵ کۆمپانیای گەردین کۆنتاکمانەیە بۆ پاکردنەوەی خۆڵ و خاشاکی ناو شاری سیسایق و شوێنە گشتیەکان و باخچەکان بە تایبەتی هاوکاری باخچەکانی تقریبا ئێمە ئیشی ڕۆژانەمان ئەوەیە بە ناو شار پاک بێت. لە ڕاستیە گەردین بڵێم کەم و کوڕی نییە هەیە، بەس بەو شێوە نییە کەم کوڕیەکان ئەوە نییە کە زۆر شایانی باسکردن بێ. سوپاس بەخوا کۆمپانیای گەردین لەگەڵ شاراوانی کۆنتاکی باخشمانەیە و بەرپرسی کۆمپانیاکەش کاک ڕاشید لێرە و ئەمەوە سوپاسێکی تایبەتی بکەم هەوڵ و ماندووبوونێکی زۆری هەیە و خۆی ڕۆژانە ناو شارە گەڕێن لیژنەکانی شارەوانی ڕۆژانە ئەگەڕێن. ئێستاش حالێن کە جەنابتان لێرەن دەرچوون بۆ حەملە بۆ نزیکی سەراو و موانەکان بڵێن ئەوە چەند لادەیەکە لەوێ بۆ پاکڕاگرتنی ئیشەکان. ئێمە مەسلەی کرێکار دەرچوونی کارمەندەکان کە ڕۆژانە دەرەچین تقریباً لە سعات حوتی بەیانی دەرەچین تا نیوەڕۆ بڵێن تا دوانیوەڕۆ سعات یەکوانە بۆ ناو شار و حملەیشمانێ حملەکانیش پێم وابێ هەفتەی دوو ڕۆژە هەفتەی دوو ڕۆژ حملە ئەکرێ بۆ چەمی چەقان و بۆ دەرۆی شار بۆ دەرۆی سنووری سیسایق بڵێنەوەی کاکەوێتە دەرۆی شار ئەوانش هەمی کرێکاری بەڵام ئێستا لەم کاتا ئێمە ئەزمەی کرێکارمانەیە لەبەر ئەوەی ئیستا لە شارە زۆر تەبعی وایە لەبەرەوەی پێنجێنیش نزیکەتی هاوسنوورین خەڵکی شوکا لەوێ زیاترەکە لەبەرەوەی پارێکی زیاتری پێدرێت. لێرە کێشە بۆ کۆمپانیا دروست بۆ کێشەی کرێکارمانەیە کارمەندمانەیە وەشنیێ پاگڕاگرتنی ژینگەش ئەرکی هەموو هاوڵاتیەکە هەموو هاوڵاتیەک بەرپرسە لە شکانەوەی دارێک و کابرا ئەگەر لە سەرمەرگی شابێت یەک دار بنێژێت پێم وابێ لە باتی ئەو دارە خوای گەورە قبولی بکە کە دوعایەکی لێ قبول کە کە دارێکی ناشتوە کەسێ لە سێبرەکەیە دانیشێ. من دووبارە سوپاستان دەکەم و بە خێراتنتان دەکەم و دەستان خۆش بێت. من کەناو ماکۆ ئەحمەد عارفە لێپرساوی بەشی باخچەکانی سێسادەقم بە خێراتنتان دەکەم. نسبەت باخچەکانمانەوە ئەلحەمدولیلا باخچەکانمان زۆر باشە لە ڕووی کارمەندۆ بەڵێ کارمەندم کەمە بەڵام ما تەوزیعمان کردە بۆ مەسەلەی ئاودانمان بێ مشکلەیە باخوانەکانم تەوزیع کردە بە سعات 5 بەیانیەن هەتاوەکو سعات دە ئاوەدەن و هەمان کاتا لە کاتێکیشا لە دوای نیوەڕۆنە لە سعات 4 هەتاوەکو 8 شەو ئاوەدەن. هەتا حەو باخچەمان هەیە باخچەی حەسارمان هەیە باخچەی حەسارمان سێ بەشە زۆر گەورەیە تقریباً 2.5 ئەمەش کە حالێن قسەی تیاکەم باخچەی کۆبانیەیە ئەلحەمدولیلا باشە یعنی بەعام باخچەکانمان باشە لە ڕووی ئاودانەوە لە ڕووی سەوزاییوە هەمویان زۆر باش و زۆر ڕێک و پێکن. ئیتر کەم و کورتیشمانە بێ لەسەر جەزرە وەسەتەکان گەرمترە زیاتر بۆ دارەکان هەم قیرەکە هەم شۆستەکە هەم خۆر ئەوە هەمووی شتەکە هەر دیارە چکە گەرماکە زۆرە بەعزێ دارمان هەیە زەردووە غێری ئەوەی نەبێت کە گەرمابێ هیچ شتێکی تر نییە. بە نیسبەت باخچەکان و ئێمە خۆمان ئاوێدەین جەزرەی قلرخمان تەسیسی ئاوێ هەر خۆمان ئاوێدەین جەزرەی شێخانمان هەر خۆمان ئاوێدەین بەڵام جەزرەکانی تر کۆمپانیای گاردین ئاوێدەن بە شەوا ئاوەدەن دەستخۆشییان لێ ئەەکەم ئاودانەکەیان زۆر ڕێک و پێکە زۆر باشە بە شەوا ئاوەدەن خۆش متابعیانەکەم لە هەمان کاتا دوم باخەوانیشم بۆ داناون لەگەڵ ئەگەڕێت بەس لەگەڵ ئاگەڕێنەك باخەوانەکان ئاو بدەن بۆ ئەوەی بزانن کە بۆ چۆنی ئاوەدەن ئەلحەمدولیلا زۆریان لێ ڕازین و زۆر باشن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من جەلال تاهیر مهندس و ئەندازیاری سەرم پێگەیەی پرۆژەی کۆمپانیای جوانەی بۆ کۆنکریتکردنی گەڕەکەکانی هێمن کەنیزەد و نەورۆز ڕاپەڕین ئەوە لە ساڵی 2013 پرۆژەیە ئیعلان کرا و درا بە کۆمپانیای جوانە و نیسبەتێکی باشی لە ژوور لە ساڵ 65 تا 70 جێبەجێ کراوە و ئەم شوێنێک کە ئێستا لە سەری وەستاوین لەگەڵ چەند شوێنێکی تر لەو سەریجادەکە کەوتە قەیرانی دارایی و سەرف نەکردنی سولفە بۆ کۆمپانیا و هەندێک تەجاوزاتی شیتیا بوو بە حەقیقەت وەکو هەم ماڵەکان تەجاوزی تیا بوو هەم عمودە کەهرەباییەکانیش کە
تایە وەختی خۆی ئادانرا بوو وە ماڵەکان تا گوێزانەوە ئەوەکرا ئەو پرۆژەی ئالوێ کۆتایی هات و کەوتە ناو قەیرانی کە ئێستا هەیە. ئێستا ئێمە وەکو مهندس ستافمان تایبەت لە سلێمانیەوە ئەندازیاری سەرپەرشتیارمان هەیە بە ناوی نزارخان تەشریفی ئەوە ئیشرافمانەکە و لێرە بەندەشۆک و مهندسی پێگە لەسەر مەشروعەکەین و کۆمپانیاش قەرارە ئیتر دەست بکەنەوە بە ئیش. ئێمە لەسەر ئەم ڕاگەیاندنەی جەنابتانەوە داوایەکی جددی لە حکوومەتەکەین کە وەکو پێویست ئەو بوجە و پارانەی کە تەرخانەکرێ بۆ بەڕێکردنی ئەم پارانە ئیتر بە جددی بکەوێتە جێبەجێکردن و ئەم شوێنێک کە ئێمە لەسەری وەستاوین بەڕاستی ئەم چەند ماوە ئەوە هەر تۆست تەواو خنکاندونی و بەشێکی گەورەی کە ڕوعێکی شاری سێسا کە گەڕەکی شێخانە ئەبەسێتەوە بە ڕوبعەکەی خواردتریەوە کە بریتە لە گەڕەکی بەرکێ و گەڕەکی سەرای و ئەوانە یعنی وەلحاصڵ ڕوبعێ لە شار ئەبەسێتەوە بە ڕوبعەکەی تریەوە کە ئەم بەم کۆنکریتە ئیشەکە حەلەبێ لەبەرەوە داوا ئەکەین کە هیچ کەم و کورتێک لە سرفکردنی سولفۆ ئەوانە نەکرێت کە بەداخەوە کەم و کورتێکی زۆر لە بەڕێکردنی سولفەکانە هەیە کە بەداخەوە خەڵک تەواوی قەناعەتی وای لێ هاتووە ئیتر یعنی حکوومەت زۆر کەم و کورتە لەوەی کە ئەم پرۆژانە ئەوە نیوە ناچەڵجێ ئەمێنێ خەڵکەکە تەواو بێزارە و هەروەها ئێمە وەکو مهندس تەواو ناڕەحەتین بەوەی کە ئەم ئیشی هەفتەیە کە ئیشی دە ڕۆژ دوو هەفتەیە تەواو ببێ ئەوە 5-6 ساڵە ئەمە هەر ئەوە دوو ئاکەوێ و یەت و ئەڕوا و ماوەیەک ئەرەوەڵا دەستکەن بە پرۆژەکان دەست پێەکەین و دوایی هەم قەت ئەکرێتەوە و یعنی بەڕاستی بووە بە کارێکی شوورەیی کە زۆر حیفە ئەم پرۆژە ئیتر ئاوە بمێنێتەوە بۆیە ئەوە هەمسەرێکی شارەوانی فەقیرە چەند جار ئیحراج بوو ئەوە وعدی بە خەڵدا کە دەست پێکرێ و بەهۆی نەبوونی بووجەوە ئەوەستێتەوە هەم کۆمپانیاش بەڕاستی ئیتر لە ناو خەساری گەوران کە سولفیان بۆ سەرف ناکرێت هەم ئێمە وەکو مهندسین و ئەندازیاری سەرپەرشتیار بەڕاستی هەست بە ئیحراجێکی گەورەکەین و جەماوەریش خنکاوە لەژێر تۆزی ئەم شوێنە. لێرەش شەقامێکمان هەیە ئەمە شەقامی بەستنەوەی جادەی دووسایەتی شێخانە لەگەڵ بەرکێ و کە بە شەقامی لای مزگەوتی دارولحسان ناسراوە ئەم شەقامە دەکەوێتە ناو گۆڕانکاری لە پرۆژەی جادەی دووسایەتی شێخان کە پرۆژەکە لەلایەن کۆمپانیای وەساوە جێبەجێکرا بڕێک کەمیەتی پارە مایەوە ئێمە هاتوین ئینشاڵا گۆڕانکاریمان کردو و ئێستا لە بەڕێبەتی گشتی شارەوانەکانە بە مەبەستی ئەوەی کە جادەی کۆنکریت بەم کۆنکریتی ئەم ڕێگاش بکرێت و کە شوێنێکی زۆر پێویستە بۆ هاتوچۆی ڕۆژانەی هاوڵاتیان و بەستنەوەی ئەو دوو شەقامە بەیەکەوە شێخان و بەرکێ و بەیەکەوە لەبەرەوە داواکاری ئینشاڵا کار ئاسانی زۆرمان بۆ بکرێت لەلایەن پێشتریش باسمان کردووە لەلایەن بانکی ناوەندی هەریەمەوە بەشکم بە زووی پارە سەرف بکرێت بۆ پرۆژێ و بکوێتە بواری جێبەجێکردنەوە. شارڕێگای سێسایق گوندی قاینجا بە درێژای 1 کیلۆمەتر و بە گوژمەی 127 ملیۆن دینار لەلایەن بەڕێوەبەریاتی چاکسازی و ڕێگاوبانەکانی سلێمانی ڕاستەخۆ جێبەجێ دەکرێت. پرۆژەی کۆنکرێتکردنی بەرزایەکانی بەرچە و لە سەی سادق بە درێژی 1 کیلۆمەتر لەلایەن کۆمپانیای جوانەوە جێبەجێ دەکرێت. گەڕەکی ڕۆژهەڵات دروستکردنی ئاوەڕۆ لەگەڵ کۆنکرێتکردنی 8 کۆڵان بە گوژمەی 256 ملیۆن دینار و لە سەربوجێ پەرەپێدانی پارێزگاکان جێبەجێ دەکرێت. پرۆژەی کۆنکرێتکردن و دروستکردنی ئاوەڕۆ بۆ گەڕەکی هەواری تازە بە گوژمەی 100 ملیۆن دینار لە سەربوجێ 90 پارێزگای سلێمانی جێبەجێ دەکرێت. بەخێر هاتنی بەڕێزان کاگاوەت و کاکشەوگەر دەکەین کە لە بەڕێوەبەرەتی گشتی شارەوانەکانی سلێمانی و تەشریفیان هێناوە بۆ ئێرە و لە بەشی ڕاگەاندن سەرەتا ئەمەوێت دەستخۆشیان لێ بکەن کە کار و چالاکی زۆریان هەیە لە ڕاستیدا ئەماوەیە ئێمە متابعی کارەکانیان دەکەین کە سەردانی سەرجەم شارەوانەکان و شوێنە تایبەتەکان دەکەن و شوێنانی کە پێویستی هاوڵاتیان و بە دواداچوون بۆ ئیش و کارەکان دەکەن دەستخۆشیان لێ دەکەین.